بله دی هر کسی که لگور برجوندین خواهد قیمه را بشه که اولادین ریما کردستانی هنه حسکن ترام در چیته و هنه حسکن جو بایدن در چیته و طبعا هر دوک مجربن جو بایدن جی ترام جی دیگل پرسا کردان باوی که کنکریتی بریار ندانه کو پرسا کردان پیش و ببین باوی که کنکریتی بریار ندانه کو چاره نویس کردان به دست کردان خوبه لوی دوره گرینگی پی بدن طبعا لشر دیجی داعش تدید کرد هاتنا پاراستن کردان خوشی شارکی گلی که دجوار کرد به هر حال حسن جاف شارکوان جویلاتا فيرجينيا دقلمه كاي حسن دما باش به دي تونساني يعني الهرم كردستان يجي باش مطابا هل بجاردن امريكا تن كرينيا سروكات كي هر كسي لغور برجونديا خو لغور نارينا خو تعقيب دك هاي دبي چارچوبي دا كما كي كرد بري خو بكيني قالوا كيجي جوان عصايا سحري بي كو برزگيري ما چاره سر بك پێشەکەی بەخێراتنێکی جوانی کوردستانی 24 کوردستان 24ەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازن بەنسبەت هەمەڵبژاردنەوەڵبژاردنێکی گرنگ و مێژوویە لە ژیانی سیاسی ئەم وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەنسبەت ئەوەی کە چێ باش بێ بۆ کوردستان و چێ باش نەبێت ئەوە گەلی ئەمریکا دیاری ئەکا کە کام کاندیدیان بیباتەوە ئەوەی دەرکەوتووە کە بەنسبەت سیاسەتی دەرەوە کۆماریەکان هەمیشە سیاسەتیان وا بۆ زیاتر گرنگجیە دەن بە سیاسەتی دەرەوەی وڵات و دیموکراتەکانیش بۆ ناوخۆ بەڵام ئەم وای لە هاتووە لەم کۆتاییانەتا چ سەرۆکەکان بە سیاسەتەکانیان دایمە لە بەرژەوەندی وڵاتی ئەمریکا بووە شەکانیان تێکەڵ کردووە بەس بەنسبەت کوردەوە ئێمە هیوادارین سەر ئەو کاندیدە بیباتەوە کە زیاتر گرنگی با بە کوردستان و گرنگیدانەکەش بەنسبەت جۆ بایدنەوە کە خاوەنی ئەو پرۆژەیە کە گەلی کورد ئێستا زۆر سەرقاڵە بۆی کە خاوەنی ئەو پرۆژەیە بووە کە دابەشکردنی عێراق شەر نییە لە سەردەمی ژیانی ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێەوە شەرتیش نییە ئەگەر هەڵبژێرێتەوە ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ و هیوادارین جێبەجێ بکرێ بەنسبەت ترامپیش زیاتر گرنگی ئەدا بە شێوەیەکی ئەو تۆ کە سیاسەتەکەی کە بە شێوەیەکی وا بێت کە بەرژەوەندی ئەمریکا لە ڕووی داراییەوە بباتە سەرەوە و لەگەڵ وڵاتان بەڵێ کاک حەسەن طبعاً لە چا وڵاتانی تری ناوچەکە وڵاتانێکە لە سەردەمی خۆیان بوو نمونە لە دەیان ساڵی ڕابردووە و ئیستیعمار بوون وڵاتانی ناوچەکە و جیهانیان داگیر کردووە ئەمریکا زیاتر خاوەن سیاسەتێکی مۆرالیە هەنی وەکو رووسیانیە بوو نمونە رووسیا لە چەند مەرحەلەیە لە چەند قۆناغی مێژووی تا ئێستا بگرە لەگەل کورددا هەبووە لە پرێکە پشتی لە کورد کردووە شۆڕەشەکانی تێک چون حتا ئۆگۆرنی قەرەباخ کە کوردستانی سۆر بووە ستالین چی بەسەر هێنا طبعا زۆر پرسیتر بەڵام ئەمریکا هەر وڵاتێک بچێتێ ئەمریکا وڵاتە دەپارێزێ لە سەردەمی ترامپ هەرچەندە ئێمەی کورد تۆزێک لەمەیە بێگومان شانسمان نەبووە بەس پێتوانیە ئەمریکا لە سیاسەتی دەرەوە خاوەن مۆراڵێکی سیاسیە لە ئەماندەمدا لە بایدن بێ یان چی ترامپ بێ زۆر گرنگ نییە گرنگەوە کورد چۆن تەعامل لەگەڵ ئەم پرسە دەکات خۆی قسەکانە زۆر تەواوە ئێمە پێشەوەی گلەی لە هەست کاندیدێکی وڵاتی ئەمریکا بکەین کامیان بیباتەوە بێ خۆمان نێوماڵی خۆمان ڕێک بخەین بۆ نمونە ئێستا لە سەردەمی ئۆبامایە بەهاری عەرەبی دروست بوو چەندەها وڵات سەرکردەکانیان گۆڕی وڵاتەکان تا ئێستاش ئاشتی تیا بەرقەرار نەبووە و بەنسبەت ترامپیشەوە شتەکان بەنسبەت کوردەوە شتەکان وەکو تقریبا نسبیە لەم بەشی کوردستان بۆ بەشەکەی کە ئەگۆڕێ بەنسبەت باشووری کوردستانەوە بەشێکی حەزەکات ترامپ بێ بەشێکی حەزەکات ئەویکیان بێت جۆ بایدن بێ یان کوردی ڕۆژهەڵات حەزەکات ترامپ بێت چونکە سیاسەتێکی جوانگیری هەیە بەرامبەر ڕەوشی ئێران شەکان گۆڕانکاری تیا بەسەریەت بەڵام ئەوەی خۆشحاڵە بڵێن ئەمە زۆربەی کۆنگرێزمێنەکان لە سەردەمی ترامپ زۆر کورد ناسن زۆر پەیوەندیەکی باشیان هەیە لەگەڵ کووردا بەڵێ طبعا پرسێکۆ لە سەراستی ئەمریکاش پرسێکی بەرنی ئەخۆتەزانی ناسراوە ینی پرسێکە میدیای ئەمریکا زۆر باش میدیە زەبەلاح ئەمریکا لە قۆناغە جیاوازەکانە ڕەوشی کوردیان شوپاندووە خۆتەزانی ئەمریکا وڵاتێکە خەوان لەسەر ئەساسی بەرژەوەندی تەعاملەکە لە سیاسەتی دەرەوە طبعا تا چەند گرنگە کوردیش لەمەودا خەوان ستراتیژ و ڕوئیایەکی هاوبەش بێ کە ئەمریکا بێ لێرە دانیشێ لەگەل 20 حزب نەدانیشێ لەگەل مواسە فەرمیەکانی دانیشێ بە ئەمریکا بڵێ ئێمە بەم شێوەیە تەعاملە لەگەلەکەین ئەوەیە بەرژەوەندی هاوبەشەکانی ئێمە تا چەند ئەو قۆناغە گرنگە لەمەودا بێتاڕەوە خۆی قۆناغەکە کەوێتە سەر گەلی کورد
گەلی کورد حیزبێکی زۆری تایە پارتە سیاسیەکان لە ناو کووردا زۆرن ئەوە مێژووی دروستبوونی ئەمریکا چەند زیاد لە 100 ساڵە ئەمریکا وڵاتە تەنها 2 حیزبی گەوری تێکی بچووکەیە بە ناوی حیزبی سەوزیان پاراستنی ژینگەوانە نەبووە سێ حیزب ینی ئەتوانرێت ئەمریکا لەگەڵ چەند حیزب قسەکە لەگەڵ کوردستان ینی ئەو فرە زۆری حیزبیە لە کوردستانی کردووە بە ماڵی فرائاغا لە دێیەکە کەس نازانانی ینی ڕووکەنە چییە بۆ نمونە جاری وایە حیزبێک لە ناو خۆشیە دابەش بووە گرنگجەکە ئەوەیە کورد نێوماڵی خۆی ڕێخا ئەنجا گلەی بکەین لەم سەرۆگیان ئەو کە نێوماڵی خۆمان ڕێخست توانیمان وتارێکی سیاسی گەورەمانێ بێ لە بەرژەوەندی بەرزی نەتەوەی کووردا بۆ سربەخۆیی بێ بۆ هەرکیانێ بێ کە دروستیکەین ئەو ساکە کە ناوماڵی خۆمان ڕێخست ئەو ساکە جوانتری جۆمان لێگرن بەڵام لەم هەر بوو زانیاریت کاک حەسەن لە ئەحدەثەکانی 16 ئۆکتۆبەرە طبعا ترامبۆتی وتی دەبێت فڕۆکە پێشکەوتە شارکارەکانی ئێمە لە پێش کوردەوە بنەگەر شەڕ ناکەن فەرمو ڕایان کردووە ئەگەر لەو کاتەیە طبعا لەو کاتەیە کە ئیتیفاقی کرا بۆی 16 ئۆکتۆبەر ڕووبدا خۆتەزانی ئیتیفاقی چەند کەسێک بوو لە ناو حزبێک ئیتیفاقێکی استراتیژی نەبوو ئیتیفاقی نەبوو لە ڕێی موسسە فەرمیەکانی هەرێمی کوردستانەوە لەگەڵ عێراق بێ ینی تاشان گرنگامە وەکو پندێک وەربگرێت پێت وایە ئەگەر لە کەرکوب بوو نمونە مقاومێکی جدی کرد بە ئیدی ترامپیش بە شێوەیەکی دیکە تعامل دەکرد بوو نمونە قسەکە وایە کە ئەگەر کورد خۆی قرار وابوو ڕۆژێ شەڕ بکرێت و سەرۆک بچێت بۆ منتیقەی لای کەیوانوەوانەوە لەوێ خۆی قیادی عملیاتی شەڕ بکات بەڵام ناخۆشین شدەوەیە کە لەشکرێک لە ناو خۆیان دەرگا بکاتەوە بۆ دوژمن و بێتە ناوەوە بالفعل ئێمە ئەگەر لە ڕۆژێک 2 ڕۆژ مقاومە بکرا وەک چۆن برینەکانی 16 ئۆکتۆبەر بە سەرکەوتنی داستانی پردێت تیمار کرا بەو داستانە گەورەیە نەتوانرا بڵێن هێزی داگیرکەر یان هێزی هێرشبەر بەرە و هەولێر و منتیقەکانی دووەکوانە بڕوا چونکە ئەوترا کە ئیتر کۆتایی پێیە بۆ قەوارەیە ئەگەر ئەو شەڕە لەوێ کە کرا لەوێژ ئەتوانرا بکرا بەڵام کە ئەوە بوو ئیتر سەرۆک ترەمپ چی لە میلەتی کورد کە نیوەی بڵین پارتێکی گەورە لەگەڵ ئەوە بێت کە بێنە ژوورە و پارتێکی کردی نەبێت خۆڵکەواتە ئێمە باسی ڕۆژاوای کوردستانیش دەکەین ڕۆژاوای کوردستانیش ئێستا دیفاکتۆیە تابان خۆتەزانی لەوێش پرچێک هەیە ئەمریکاش تەواجدی ئەمریکا لەوێ هەیە لە هەمان کاتدا تورکیاشەیە کە بەردەوام تهدید لەو منتەقەیە دەکات بەشێکی زۆر لە ناوچە سنووریەکان داگیری کردووە سیاسەتی لە داهاتوودا تەعاملی ترامپ لەگەڵ ئەردوغان تو چون لێکە دەیتەوە وەکو خۆی دەمێنێ دەگۆڕێ ئەوە ئەردوغان ئێس 400ەکانی ڕوسیاش تاقی کردەوە ئەردوغان سەرکردەیەکی بڵین سەرڕۆیە سەرکردەیەکە وەکو ئەوێ خەونی سوڵتان حەمید گەورەترین سوڵتانی عوسمانیەکانە ببینێت ئەو خەونەی دەوڵەتی عوسمانی ئیمپراتۆریەتی عوسمانی دروست کاتەوە جۆر لە هیچ کەسێ ناگێ بە پێی بەرژەوەندی خۆی ئەڕوا تا ئەو کاتێک کە ئەگاتە ئەو حەدەی بزانێ زۆر خەتەرات تەنەزولێکەکە بۆ ماوەیەکی کاتی ئەو ساکە شتێکی کاکە ئێستا وەکو بە پێ تازەترین هەواڵ ساڕۆکانی S-400 ڕووسی گەیشتۆتە ئەوێ کە ئەمەش لەگەڵ حیلفی ناتۆیە دژبەیەکن کە دژبەیەک بن یعنی شتەکان شی ناخۆش دروستە بێت لە بینی حیلفی ناتۆ و بەرەی رووسایە ئەردوغان هەموو شتێکە لە کاک حەسەن طبعاً باس سەرنجێک لەسەرەوە هەیە کە پەیوەندی ئایلی پەیوەندی ئابووری پەیوەندی تایبەتی بینی ترامپ و ئەردوغان وای کردووە کە ترامپ بەردەوام مراعاتی ئەردوغان بکە حتا لە مەسەلەی هاتنە پێشێ بۆ ڕۆژاوای کوردستانیش لەسەر پرسەش بێگومە سەرنجێکی جدی لەسەرەمە هەیە پێت وایە لە داهاتوودا ئەمریکا بتوانێت بەم شێوەیە بێ پێت وایە سەرۆکی ئەمریکا بتوانێت تاسەر لە خارجی بەرژەوەندیەکانی ئەمریکا و مواسسە ئەساسیەکانی ئەمریکا هەولێکی تاکێ کەسی وابدە بوو بەرژەوەندی کەسێکی تر خۆی ئەم خولەی سەرۆک ترامپ کە هاتە سەر حکم وای کرد هەر شتێک پەیوەندی دروستکە لە هەر وڵاتێکە لەگەر هەر وڵاتێکە بە خۆڕایی نەبێ بە پارە بێ زیاترەوەیە بەلای بزنس و بەلای بازرگانیا ڕاتوچێ پارە زیاتر بە ینی بە خۆرە هاوڕێتی تا ڕادەیەک نەماوە سیقەی بەدەرێتی نەماوە بە ئەمریکامە شتێکی خەتەرە نابێ ئەمە بێ لە بینی سیاسەتی نێودەوڵەتیدا کە نابێ من بڵێم من کوردستانە پارێزمە بێ و نەم پارە بێتی وەکۆی کە لەگەڵ سعودیا وتی من مانگایەکە
وەکو مانگایە بیدۆشێت من بە خۆڕایی دیفاتان لێ ناکەم جا ئەوەیە ئەوەی کە بیستمانە گوایە دوو تاوەڕ پێشکەشی سەرۆکشەم کراوە لە تورکیا بە بۆنەی ئەوەوە ئەو شتانە ئەکرێت و چاوپۆشی ئەکرێت تەنانە سەرۆک ماکتیلێشن چوو بۆ وەزی دەرەوەی ئەمریکا کە چوو بۆ تورکیا پیان و تۆ شەپازلەی دەوڵەتی عوسمانی لێ نەدراوە نازانی ئێمە چۆن مەعامەلە لەبەرەوە مەعامەلە کرد تورکیا زۆر قورس و زۆر زەحمەتە. ولی برس حسن جواب چالاکوان ji ویلata Virginia ya Amerika gelme boyu gelek spas xek Hasan demek ki xoş. زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن.